لا بارگای یانەکە دوای ئەنجامدانی هەڵبژاردن دەستەی کارگێڕی نوێ یانەی هەولێری یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا پێش دەستپێکردنی کۆبنەوەکە عەبدوڵڵا مەجیدی سەرۆکیانی هەولێر لە 18 ساڵی ڕابردوو لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەاند و بارگای یانەکەی جێهێشت. من ئەوڕۆ بڕیارمدا کەوا دەست لە کار بچێشمەوە کە لە هەڵبژاردنەکەش بەشداری نەبم لەبەرەوەی ڕێگا بۆ برادران دەم کاتینە. بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر و قایمقامی ناوەند پۆستەکان یانەی هەولێر دابەشکران وەلید عارەب وەک سەرۆکیانە و سەلاحەدین سیامەد وەک جێگیری یەکەم و محەممەد خۆشنا وەک جێگیری دووەم و تاها قادر وەک سکرتێر و ئاڵا دێدەوان وەک ئەمینداری دارایی دیاریکران. ئەمڕۆژ لەناو یانە هەڵبژاردن لە بۆ دەستەی کارگێڕی نوێ کرا پێش هەڵبژاردنەکە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا دزەیی کە ماوەیەکی زۆرە لە یانەی هەولێر خزمەتێکی زۆری پێشکەش کردووە ئەو لە دەستەی کارگێڕی جارێکی دیکە متمانەی دەستەی گشتی بە دەستێنا بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو لە پێناو دەرفەت ڕەخساندن لە بۆ خوێنی تازە و هاتنە پێشی گەنجەکان ئەو بە بڕیاری خۆی داوای ئەوەی کرد کە جارێکی دیکە خۆی کاندید نەکاتەوە. پیرۆزباییش لە دکتۆر وەلید دەکەین کە ئەمڕۆ متمانەی بەدەستێنا لە ئەوڕۆوە دکتۆر وەلید وەکو گەنجێکی ئەو شارە وەکو خەمخۆرێکی ئەو یانەیە کە ئەوش پێشتر بە جۆرێک لە جۆرەکان خزمەتی کردووە متمانەی ئەوەی بەدەستێنا سەرۆکی یانەی هەولێر دەبێتن. سوپاسی هەموو ئەندامان دەکەین و سوپاسی هەموو جەماوەریش دەکەین لە یاریەکان لەمە دووە هەمویان ئامادە بن و یانەی هەولێر یانەی هەمومانە هیچ کەسێک نییە و کەسیش خاوەنی نییە ئێمە تەنها مۆزەفێکین لە یانەکە و یانەکە بەڕە دەکەین چونکە بەڕاستی یانەکە بۆ هەمومان دەرکەکەی کراوەیە ئینشاءڵڵا لە بیانیەوە ئێمە لەمڕۆوە دەست بەکار دەبین و بە پشتیوانی خی گەورە مۆفەقمان دەکا و سەرکەوتمان دەکات. هەڵبژاردننی دەستەی کارگێڕیانی هەولێر لە ڕۆژی یەکشەممە ئەنجام درا و دەستەی گشتی متمانەی بە ستافێکی نوێ بەخشی و زۆربەی ئەندامانی دەستەی کارگێڕی پێشوو دەرنەچوونەوە بەشێکی زۆری هاندەرانیانەکەش چاوەڕوانی کاری نوێگەری لە دەستەی کارگێڕی نوێ دەکەن بۆ ئاشتکردنەوەی هاندەران بەیانەکە و جارێکی دیکە گەڕانەوە بۆ سەر پەیژەی یاریگاکان. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.